بەلادانی پەردە لەسەر پەیکەری حەمە کە بە حەمەجیان لە ناو هاوڵاتیاندا ناسراوە باخی گشتی سلێمانی بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. نۆژەنکردنەوەی ئەم جارەی باخی گشتی بۆ ئاشکردنەوەی خێزانەکانی شارە بە سێبەر و دیمەنی دڵڕفێنی ئێوارانی باخچەکە و ئاشناکردنەوەیان لەگەڵ جوانەکانی باخی گشتی. ئەمەمان گۆڕیەوە بە خێزانی ئەمە ماوا لێ کردو کە خەڵک بیکاتە ماڵی دۆمی خۆی بۆ ئەوەی هەر بەوەیە کە سەیری کە شوێنی یاریەکە تەمان هەمی شکا بوو هەندێک لە ئەندازیارەکانتیان بە هەر لای بین چکە بۆمان ناکرێت تازە ناکرێتەوە بەڵام ئێمە نەوتمان ئەبێ وا بکەین خێزان بێت خێزانیش مناڵی لەگەڵا بۆیە شوێنی یاریەکانمان زیاد کرد یاریەکانیشمان هەم بە هەمان شێوە زیاد کرد. ئەوەی گرنگە و سلێمانی لەگەڵ هەموو شارەکانی تر جیا ئاکاتەوە تۆ لێرە پەیکەر بۆ حەمەگیانەکەی نەک تەنیا بۆ ئەوانەی کە سەرکردەیەک بوونیان ڕۆشنبیرێک بوونیان کەسێک بوون ئەم شارە پێمانەڵێ هەموو کەسێکی بەلاوە گرنگە تەنیا جۆرێک لە کەسی بەلاوە گرنگ نییە بۆیە ئەمە ئەتوانم بڵێم ئەمە ژوانی سەرەکی خەڵکی سلێمانیە ژوانی سەرەکی گەشتیار و میوان و هەموو ئەو خۆشەویستانەیە کە ڕۆژێر لە ڕۆژان ڕێیانەکەوێتە ئەم شوێنە. جیاواز لە ساڵانی پێشوو بەکردنەوەی کافتریایەکی کەلتوری لە ناوەڕاستی باخچەکە ژینگەیەکی هونەری بۆ هونەرمەندان و هونەردۆستان دەرەقسێنرێت و ئێرە دەبێتە شوێنێکی لەبار بۆ خستنەڕووی بەرهەم و تواناهونەریەکانی هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیران. کارەکانی ئەمە بریتێبێت لە هەفتەی شەوێک لای موزیک بە هونەری کوردی ڕەسەنی کوردی کە گۆرانە کوردیەکانی وەک ئێستا کە گوێبیستن ئێستایە و لەناو ئەم کافێدا بریتێبێت لەوەی کەەوە کتێبخانەیەکی گەورەی تیاابێت لە ناو کافێکە تۆر کاتێک سەردانیێرا کە ئێتوانی کتێب خوێنیتەوە کتێب وەرگری. هاوڵاتیان دەڵێن ساڵانێکی زۆرە باخی گشتیان بەم شێوە زیندوەی ئێستا نەبینیوە دڵخۆشن کە بەتەمەنترین باخچەی شار بەم شێوەیە خزمەت دەکرێت. ئاسی سلێمانی بە باخی گشتیەوە جوانە چکە بتێو نەتەیە سلێمانی ئاشنایەتی لەگەڵ باخی گشتیە هەیە وە گەنج و بیری ئێواران عنی بتێو نەتێ ئەوەی کە بە شەقامی سالما تێپەڕێ سەرێ هەر لە باخی گشتیە. هەستێکی خۆشە تەبعا نۆژەنکردنەوەی باخی گشتی چونکە ڕەمزێکی سلێمانیە وامان لێ کات بێنجێک وەرگرین وەکو شوێنەکانی ترنیە مەسەڵەن خەڵکی جیاواز زیاتر خۆمان لێرە کۆبینەوە. باخی گشتی سلێمانی ساڵی 1937 لەلایەن ئینگلیزەکانەوە بە دیزاینێکی ڕێکخراو دروست کراوە. زۆرینەی سنەوبەر و سوورەچنارەکانی تەمەنیان لە نیو سەدە زیاترە. باخچەکە لەسەر ڕووبەری 12 دووەنم و لە سنتەری شاری سلێمانی بنیاد نراوە. لە ئێستادا جگە لە چیمەن و سەوزایەکانی نزیکەی 1000 دار و نەمامی تێدایە. ساڵی ڕابردوو بەهۆی کۆنی باخچەکەوە بە بڕی 650 ملیۆن دینار لەسەر بودجەی دوو کۆمپانیای کەرتی تایبەت لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە بە شێوەیەکی سەردەمیانە نۆژەن کرایەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.